ڕاگەاندنی نێونەراتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات. هەوڵەکانی دەوڵەتی تورکیا بۆ ناساندنی بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان بە تێرۆریزم شەرمەزار دەکەین. هاوکات لەگەڵ داواکاری دوو دەوڵەتی فنلاند و سوئێت بۆ ئەندامەتی لە ڕێکخراوی پەیمانی باکووری ئەتلەسی واتە ناتۆ، دەوڵەتی تورکیا بۆ بیانوەوە کە ئەم دوو وڵاتە لە تێرۆریزم پشتیوانی دەکەن، دژایەتی خۆی لەگەڵ وەرگرتنیان وەک ئەندامی ناتۆ دەربڕیوە و بە ئاشکرا ئەو مەرجەی خستۆتە ڕوو کە سوئێد و فنلاند دەبێ خەباتی خەڵکی کوردستان لانیکەم لە تورکیا و لە سووریا وەک کردەوەی تێرۆریستی بناسێنن و پەیوەندیەکانی خۆیان لەگەڵیدا کۆتایی پێبێنن. لا درێژەی هەوڵەکانی خۆیدا دەوڵەتی تورکیا تەنانەت داوای کردووە کە چەندین کەسایەتی ناسراوی لایەنگری خەباتی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان لەوانە ئامینە کاکەباوە کە ئەندامی پەرلەمانی سوئێدا ڕادەستی دەوڵەتی تورکیا بکرێن. دەوڵەتی تورکیا کە لە ناوخۆی وڵات لەگەڵ ناڕزایەتی جەماوەری ڕوبەڕوویە و قەیرانە ئابووری و سیاسیەکان تەنگی پێهەڵچنیوە، هەوڵ دەدات لە ئاستی دەرەکیدا بە تێرۆریست ناساندنی بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان باری قورسی گوشارە ناوخۆیەکان لەسەر خۆی سووک بکات و خۆی لەو ئەزمەی کە تووشی بووە ڕزگار بکات. لەلایەکی تریشەوە هەوڵ دەدات بە باجگیری بە شێوەی مافیایی لەلایەکەوەی پێگەی لاوازی خۆی لا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەوڵەتانی تر پتە بکات و لەلایەکی تریشەوە نەیارانی سیاسی خۆی کە ژمارەیان بێ ئەژمارە لەناو بەرێت. نێونەراتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات وێڕای ئیدانەکردنی هەوڵەکانی دەوڵەتی تورکیا بۆ ناساندنی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان وەک کردەوەی تێرۆریستی بانگەوازی هەموو ئازادی خوازان دەکات کە دژی ئەم هەوڵانە هەڵوێست بگرن. هاوکات نوێنەراتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات هەوڵ دەدات هاوڕا لەگەڵ ڕێکخراو و ناوەندە ئازادی خوازەکانی تر هەوڵەکانی دەوڵەتی تورکیا ناکام هێڵێتەوە و سیمای ئازادی خوازانەی بزوتنەوەی خەڵکی کوردستان زیاتر بە جیهانیان بناسێنێت. لەم پەیوەندەدا داوا لە هەموو ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانی چالاک لە هەموو بەشەکانی کوردستان دەکەین کە هاو ئاهەنگ لەگەڵ یەک چالاکیەکانمان بخەینەگەڕ تا بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان بەو شێوەیە کە هەیە لە دەرەوەی وڵات بناسرێت و چاواشەکاریەکانی دەوڵەتانی دوژمنی خەڵکی کوردستان بێ ئاکام بمێنێتەوە. نێونەراتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات 21 مەی 2022 زاینی.